سڵاوتان لێبێت هاوڕێیان سەرەتا بەخێرات نەچی گەرمتان دەکەم بە ناوی ڕێکخراوی داکۆکەوە زۆر بەداخۆم ئیمڕۆ ڕۆژێکی ترە لە ڕۆژە ڕەشەکان یاخود بڵێم لەو ڕۆژانێکەوە پڕە لە خیانەت لە کوردکوژی لە براکوژی بۆیە ئێمە ئەمڕۆ لێرانەی لای هەمومان ڕووناکەوە ساڵیادی زۆر بەڕێش شەهید سەردەشت عوسمانە کەوا لە شاری هەولێر بەدەستی بنەماڵەی بارزانی یاخود زۆر ڕوونتر بڵێم بەدەستی مەسعود بارزانی شەهید کرا تەنها لەبەر ئەوەی قسەی کردبوو دەمی کردبوو و ڕەخنەی گرتبوو بە کورتیەکەی با بڵێن تەنها لەسەر ئەوە کوژراوەکەوە بە زمانی قەڵەم قسەی کردووە من داوا لە ئێوەی بەڕێزەکەم سەرەتا چەند دەقەیەک بۆ گیانی پاکی ئەم شەهیدە بوەستین دەستا خۆش بێ زۆر سپاس لێرەوە دەست بە چالاکیەکەمان دەکەین زان سەرەتا بە خێرات نییە مولایەک دەکەم ئێستاش دەست دەکەین بە چالاکیەکەمان سەرەتاش پێشکەشکردنی وتاری ڕێکخراوی داکۆک لەلایەن کاگۆران محەممەدەوە با فەرمن لە سەردەشتەوە بۆ شێروان مێژوویەکی ڕەش لە تیرۆر و لە زیندان تێپەڕبوونی 16 ساڵ بەسەر تاوانی تیرۆرکردنی ئەو ڕۆژنامە نووسەلاوەی کە بەرامبەر دەسەڵاتی بنەماڵە نەچەمایەوە دەنگی ئازادی لە هەولێری پایتەختدا بە زیندویی هێشتەوە سەردەشت عوسمان ڕۆژنامە نووسێکی بوێر و قەڵەم بەدەستێکی ئازا بوو بەهۆی نووسینە ڕەخنە ئامێزەکانی لە دەسەڵاتی بنەماڵە لەلایەن دەستگا هەواڵگریەکانیانەوە لە ناوجەرگەی ئەو شارەی شانازی بە ئارامیەکەیەوە دەکەن ڕفێندرا و دواتر بە شێوازێکی زۆر نامرۆڤانە تیرۆر کرا لە ئێستادا لەژێر دەسەڵاتی ئەو حیزبە فەرمانڕەوایەی کە دوێنێ سەردەشتی تیرۆر کرد و ئەم ڕۆژ بە هەمان ئەقڵەتی نەگۆڕاوە بەردەوامە لە بەناحەق زیندانیکردنی شێروانی ئەو ڕۆژنامە نووسەی کە تەنها بەهۆی ڕەخنەکانی داواکردنی ئازادیەوە زیندانی کراوە و چەندین جار بە پاساوێکی نایاسایی بۆ ماوەی زیندانیەکەی درێژ دەکەنەوە ئەم کارەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نیشانەی هەرە لاوازی ئەو سیستەمە بەناوداد پەروەریەیە کە بانگەشەی بۆ دەکەن چونکە دادگا وەک ئامرازێکی سیاسی بۆ پاکتاوکردنی دەنگە ئازا و ناڕازاییەکان بەکاردەهێنن ئەم زنجیرە تاوانەی دەسەڵاتی دوو بنەماڵە دەستیان داوەتێ تاوانێکی هەرە گەورەیە و پەیوەستە بە هەموو تاکێکەوە چونکە لە کۆمەڵگەی ئێستای کوردستاندا دەسەڵاتی سیاسی ئازادی ڕادەربڕین و دەنگی ناڕازی بە مەترسی دەزانێت لەسەر سیستەمە شکست خواردۆکەی ڕێکخراوی داکۆک بەردەوام دەبێت لەسەر ئەو دروشمەی کە هەڵی گرتووە بۆ داواکردنی ماف و ئازادی تاک و کۆمەلگا مێژوش ئەوەی سەلماندووە کە هەر دەنگێکی سەرکوتکراو لە شوێنێکی تردا بە بەهێزتر سەر هەڵدەداتەوە ئێمەش ئەو دەنگە بەهێزین کە لە شەقامەکانی غەریبیەوە دەنگ هەڵدەبڕین بۆ ئازادی بۆیە ئەم داواکاریە هەنووکەییە خوارەوەمان هەیە دادگایی کردنی بکوژانی سەردەشت عوسمان و ئازادکردنی بێمەرجی شێروانی و سەرجەم ئازادیانیانی ڕێگەی ئازادی پاراستنی سەروەری دادگاکان و گەڕانەوەی شکۆ بۆ سیستەمی دادوەری پاراستنی ئازادی ڕۆژنامەگەری و گەڕانەوەی متمانە بۆ سیستەمی دادپەروەری لە کۆتاییدا ئێمە بەردەوام دەبین لە هەڵوێستەکانمان دژی سیاسەتی نادادپەروەرانەی هەرێمی کوردستان و خۆمان بە پارێزەری ماف و ئازادی هاوپیشەکانمان دەزانین ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی ئێستاش پێشکەشکردنی وتارێک لەلایەن کاکشیروانە با فەرمێت سڵاو لە خەمخۆرانی کورد وەک هەمووان ئەزانین یەکێتی و پارتی دەستیان لە بینی خەڵکی کوردستان ناوە بە تایبەتی چالاکەوان و ڕۆژنامەنووسان ڕادەربڕین و قسەکردنی لەسەر بابەتێ کە بەدڵی هەردوو بنەماڵی یەکێتی و پارتی نەبێ تووشی گرفت و کێشە ئەکات زیندانیکردن و هەڕەشەکردن و تیرۆرکردن هەموو ڕێگایەک بۆ بێدەنگبوونی خەڵک ئەگرنە بەر وەک نمونانەی پێشتر ڕوویان یا و زیندانیکردنی شێروانی و چالاکەوانی بادینان و کوشتنی سەردەشت عوسمان هیچ لایەن و بەرپرس نییە بۆ پاراستنی خەڵکی لە دەستی گەورە دزەکانی یەکێتی و پارتی هەموو دەستگا و لایەنە ئەمنیەکان لە ژێر دەستی خۆیاندایە و خۆیان دادگا و دادوارەکان بەڕێوە ئەبەن هەموو بڕیارێکی دادگا لە بەرژەوەندی خۆیاندایە خەڵکی لە کوردستان مافی دەربڕین و قسەکردنیان نییە لە ترسی گیان و ژیانی بێدەنگن ئێمە لێرە باسی هەموو گەندەڵیەکان و دۆخی کورد
بە دنیا ئەگەێنین. ئێستاش پێشکەشکردنی وتارێک لەلایەن کاک محەممەد فایقە و با فەرمێت. بەناوی خوددا ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەتەوە بۆ یادکردنەوە تیرۆکردنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمان کە لەلایەن بنەماڵەی بارزانانی و بە دڕندانەترین شێوە تیرۆر کرا. بێدەسەڵاتی و چاپۆشی دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان هۆکاری سەرەکیە بۆ چەمبارەبوونەوەی ئەم جۆرە تاوانە بەرامبەر دەنگە ئازا و ئازادەکان. وە لە نوێترین نمونەی کردنی ئەم دەنگە ئازادانە زیندانەکردنی ڕۆژنامەنووس شێروانی لەلایەن دادگا حیزبیەکانی هەولێرەوە کە هیچ شریعەتێکی یاسایی و دەستوریان نییە. و تەنها تاوانی شێروانی بەگشتداچوونەوە و ناڕازیبوونە لەو جۆرە حکومڕانیەی کە لە کوردستان هەیە و دادگاکان نەبری هەڵسان بە جێبەجێکردنی ئەرکە دەستوری و یاسایەکانی خۆیان بوونەتە دەردەچی دەسەڵاتداران بۆ سزادانی دەنگە ئازادەکان. و داواکارم لە هەموو دەنگە ئازا و ناڕازیەکان هەموو هەوڵ و توانای خۆیان بدەن تا لە ڕێگەی فشاری مەدەنیەوە ببنە هۆکاری ئازادبوون یان جێبەجێکردنی داواکارەکانی شێروانی لە زیندان. سپاس. لەلایەن کاک ڕەنجە و با فەرمێت. سەرتا بەخێرهاتنی هەموو لایەکەکەم ئامادەوانی بەڕێز ئەمڕۆ یادی شەهیدی قەڵەم سەر عوسمانەکەینەوە. ئەو دەنگە بیوەری بە گولەی ترسنۆکانەکە بکرا سەردە چی بوو تەنها هەڵماڵینی پەردە بوو لەسەر ئەو گەندەڵی قۆراقکارەی کە دەسەڵاتداران بە تایبەتی سیستمی حکومڕانی پارتی دەیپارێزن ئەوانەی لەسەر حسابی میلە دەوڵەمەند دەبن لەسەر لە قەڵەمی حەق دەترسن. تیرۆرکردنی سەردەر سەلماندی کە ئەم جۆرە سیاسەتە بۆ شاردنەوەی شکستەکانی خۆی ئامادەیە ئازادی ڕادەربڕین خەڵتانی خوێن بکات. هەر ئەمان ئەو سیاسەت و ترسەیە لە وشەی حەق کە ئەمڕۆ ڕۆژنامەنووسێکی بوێری وەک شێروانی خچۆتە پشت پەنجەرەی زیندانەکانەوە. بەڵام با باش بزانن خوێنی سەردەشت و خۆراگری شێروانەکان بوون بە چراک بۆ هەزاران گەنجی تر لە قەڵەمەکان ناشکێن و ئیرادەی ئازادی لە فیشەک و زیندانی ستەمکاران بەیەسرە. زۆر سپاس. پێشکەشکردنی وتارێک لەلایەن کاک پشدەر محەممەد ئەمینەوە با فەرمێت. سڵاو هاوڕێیان ئەمڕۆ 5/5/2026 وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک و چالاکوانانی سیاسی لە بەریتانیا یادی شەیدکردنی ڕۆژنامەنووسێکی بوێر دەکەینەوە ئەوی سەردەش عوسمانە کە چەندین ساڵ پێش ئێستا لەلایەن بنەماڵەی بارزانیەوە تیرۆر کرا و فڕێنرا بەداخەوە تاوەکو ئێستا تۆمەتباران زیندانی نەکراون و نەدۆزراونەوە. ئەوەش پێمان دەڵێت نیشانەی ئەوەیە کە یاسا و دادگاکان سربەخۆنین لە هەرێمی کوردستاندا. هەست تاوانێک کە دەسەڵات دەستی تێدا هەبێت دێشارێت و پەردەپۆشی دەکا بەڵام ئەو تاوانانەی کە بە ڕۆژی ڕووناک ئەنجام دەدرێن لەلایەن ئەو کەسانی کە سەر بەدەسەڵاتن دەبینین چاوپۆشی لێ دەکەن و زیندانی ناکرێن. وهروە هێشتنەوەی شێروانیش لە زینداندا کە ڕۆژنامەنووسێکی بوێرە ئەو ژێشێکە لەو کەسانەی کە ئێمە شەرمەزاری دەکەین داوای ئازادبوونی دەکەین بژی ئازادی وە سپاس بۆ ئێوە. پێشکەشکردنی وتارێک لەلایەن کاک ئەنوەر و با فەرمێت. سەرەتا بەخێرات نیە مولایەکەکەم دەمەوێت لەم میمبەرەوە ڕاستە خۆ سەیری چاوەکانی دادوەرەکانی هەرێمی کوردستان بکەم و پێیان بڵێم چۆن ویژدانتان ئاسوودەیە پارتی و یەکێتی هەرێمەکەیە کردۆتە مڵکی مافیاکەی نەوت و خاڵە سنووریەکان. بەڵام لێر ئێوە بوونەتە چەکوشی دەستیان من لێرەوە بەتونترین شێوە سەرکۆنەی دەسەڵاتیان دەکەم کە دەنگی ئازادی دەخنکێنن. بەم شەرمەزاریە گەورە بۆ ئێوە دادوەر کە شەرەفی پیشەکەتان دۆڕاندووە. دەستان خۆش. کردنی وتارێک لەلایەن کاک تەیفۆرۆ بە زمانی عەرەبی با فەرمێت. تحية طيبة إلى كافة إخوان في منظمة داكوك لحرية حقوق الإنسان والحريات. اليوم احنا متظاهرين ومجتمعين في هذا المنصة من أجل ذكرى استشهاد سرداش عثمان الذي استشهد على يد الحزب كما يقولون المافيا الحزب الديمقراطي الكردستاني بزعامة مسعود البرزاني وأولاده. هذا العائلة التي تحكم كردستان والعائلة الأخرى العائلة الطالباني الذين يحكمون منطقة أقليم الشمال أقليم الكردستان في العراق باسم الحزب. ليس هم غير عصابات القتلة ولا فرضوا سيطرتهم على استقلالية القضاء وعلى حريات الإنسان وتقييد كل حريات الصحافة التعبير الرأي عن المجتمع الكردي. وشكرا.
سەرەتا دەستخۆشی لە ئێوەی ئازیز دەکەم هاوڕێیان چالاکوانان ئازادی خوازان کەوا هەمیشە بوێرانە وەستاونەتنەوە بەدژ ئەو دەسەڵاتە ستەم لێکستام کارەی کەوا لە ڕابردوودا سەردەش عوسمانی شەهید کردووە لە ئێستاشدا شێروانی یاخود بڵێم سەردەش عوسمانێکی تری لە زیندان بند کردووە تەنها بە هۆکاری ئەوەی لە ڕابردوودا کەوا چالاکوان بووە کەوا ئازادی خواز بووە بۆ ماوەیەکی دوور و درێژە لە زینداندایە لە ئێستادا مانی گرتووە لە خواردن و خواردنەوە کەوا ماوەی هەفتەیەکی تێپەڕ کردووە بەداخەوەم ئیمڕۆ براکەی هاواری ئەوە دەکە کەوا ئێستا بە یەکجاری دەنگی شێروانیان لە زیندان کپ کردووە بەوەی کەوا ناتوانێت تەنانەت پەیوەندێکی تەلەفۆنیش لەگەر ماڵ و منداڵەکەی لەگەر خێزانەکەی بکات بەداخەوەم بەڕاستی ئەوەی کەوا لە سنووری پارێزگای هەولێر یاخود بڵێم لەژێر دەسەڵاتی پارتیدا دەگوزارێت هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەوەی کەوا لەسەر دەمی بەعس کەوا بەعس و بەعسیەکان بەرامبەر بە کورد دەیان کرد بەداخەوە ئەوەی کەوا لە ڕابردوودا کراوە ئێستاش دووبارە دەکرێتەوە تەنها هۆکارێکەوە من دەیدین و هەستی پێ دەکەم بەوەی کەوا شێروانی هێشتان هەناسە دەدات و لە ژیاندایە بوونی ئێوەیە بوونی ئەو چالاکی و ئەو قسەکردنەی ئێوەیەکەوە لە ڕابردوودا ڕێژەیەکی زۆر کەم هەبووە بتوانێت بۆ شێوەیە ئێوە